برۆ لە دوای ئیمامێکەوە نوێش کە زانا بێ ئەهلی سوننە بێ ئەهلی عەقیدەیەکی خاوێن بێ دڵەکەی بەس خوای تیا بێ حەچی بە شەرێ فڕێ بە ئەلمانی نەبێ سۆفی نەبێ دەروێژ نەبێ ڕیاباز نەبێ بۆ حیزبێک ئیش بکە بۆ خوا ئیش نەکە ئێمە بۆ خوا ئێمە بۆ دین گیانمان بافیدا بێ کە هەمووی بەزایە ڕابرام هەموو شتەکان بەزایە ئیلا بۆ خوا مێنێتەوە با شوێن ئیمامێ بکەوێت کە عەقیدەکەی خاوێن بێ لە شوبهات کە بۆ خۆشی پاک بێ لە شەهەوات ئەوانە تەماشا بکەن نەک بەخوا سەوتی خۆ ئیتر کەیفی خۆیەتی ئەمڕۆ زۆر هێن لەو کەسانە مشریک هاوارەکە یا ڕەسوول الله دەخیلك ئەوە چێ سەوتی خۆشە بڕۆ لە دوایەوە نوێژ کورە مشریکە نوێژەکە دروست نییە والله و نوێژە دروست نییە خوایەکە خۆشترین سەوتیە بوو بڕۆ دوای ئیمامێ بکەوە بۆ خوا ئیمامە بۆ خوا ئیمامەتی خەڵکەکە و کوایەتەکە فەرمی وەجعلنا للمتقین ئیماما ئیمامی متقین بێ ئیمامی لە خواترسان بێ لە بریەوەی ڕاکەی بە دوای ئیمامی دەنگخۆشە بڕۆ بۆ لای ئیمامێک کە ئیمانێکی جوان و پاک و ڕێک و پێکی هەبێ ئەگەر ئیمامی گەڕەکەت ئیمامی ئەهلی بیدعە و ضەلالە بوو ئیمامی شرک و ضەلالەت بوو نوێژ مەکە لە دوای بچۆ بۆ لای یەکێکی کە